والله قرباني ما بو وهاتين بو ايرا سكالي خۆمان لەسەر ئەوە تۆمارەکەین کە لە ساز پەیژێکیان بڵاو کردێتەوە ئەم عەرزانەی کە ئێمە کڕیمانە بە پارە و ئەم فەقیر و هەژارە لێرا کردێتی و لەسەرێتی بیدەن بە کارمەندی قەزای شارە زۆر ئێمەش قبوڵمان نییە بە هیچ شێوەیەوە دا لەو کارمەندە بەڕێزانە ئەەکەین لە سنووری قەزای شارە زۆرە بە هیچ شێوەیە تەداخلی سەر عەرزی ڕۆژهەڵاتی قەزای شارە زۆر نەکەن لەبەرەوە خاوەندارێتی هەیە 20 ساڵە خاوەندارێتی هەیە لەبان عەرزی بە پارە کردی کەسێ 20 ساڵ عەرزێ بە پارە کردێ لەبانی بێ ئیسا قبوڵەکەت وەریگریت شتیوە هەر نییە ئەمە ئەقڵ خەڵەتان نەدوو لە ڕووی کەناڵەکەتان ئێمەش هاوڵاتی ئەم وڵاتەینە ئەم بەڕێزانە کە لە خزمەتیان ناوێساین ئەمە هەمووی بە پارە کردێتی هەیەتی ماڵی لێرێ هەیەتی کوڕی هەیە لێرە بەهۆی ئەوە حکومەت عەرزەکەی بۆ تاپۆ نەکردە کوڕەکەی ئیسا لە کریایە بۆ لە سلێمانی متری عەرز لەوێ بە 50 وەرەقەیە متری عەرز لە نەوێ شوێنە بۆ تاپۆ ئەکرێ بۆ لێرە متری عەرز بە 10,000 تاپۆ ناکرێ بۆ ئێمە لەکەیەوە بڕیادراوە شارەوانی زەویەکانی ئەوە ببەخشێ بە فەرمانبەرانی حکومی وەڵا وەکو بیسومانە لە ئیمشەوە لە پەیژێکا بڵاو بۆ تۆ من لە پەیژە کەی زەویەکانتان کڕیوە ماوەی چەندێکە لەسەر زەویەکان کردوتانە بە خانوو یاخود زەویە ئێمە لە 2004 هەتا ئیسا ئەم زەویانمان کڕیە لەسەر ئەم زەویانەین هەنێکمان لەسەرینی هەنێکیشمان زەویەکە لە پاڵماڵیایەتی یامی کوڕێتی کوڕەکەی کریەکاری کردە زەوێکی کردە لە پاڵماڵ باوکیە یام کەسێکە فەقیر و هاتێ لێرە عەرزی کردێ شارەوانی وەختی خۆی دەری کردە لەیرە متێدین لەناو شار مەبە بۆنی حیوان تێدوو لە ڕووی جەنابتان لەیرە هاتێ لێرە عەرزێکی کڕیە ئیتر کردیوە خانوو 4 حیوانی تیا داواسە کردە یان مانگایەکی بووە بۆ شیرەکەی بەخێوی کردووە ئیسا کۆتا داواکاریتان چییە؟ کۆتا داواکاریمان ئەوەی عەرزا لە گەڕەکی ڕۆژهەڵاتە لەم جادە بمبەرەوە ئەبێ وەکو خەڵکی سلێمانی و قەزای سەیسایەق و لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بە پێی قانونی حکومەت چۆن دایناوە چۆن تاپۆ کراوە چیان لە ئەوان کردی سندێ و تاپۆیان کردە ئێمەش ئەو داواکاریمانێ وەکو ئەو خەڵکە مافی خۆمان بدەن خۆمان تاپۆکردن بۆ ئێمە دەست خۆش بێخوا ئەگەر کەسێکە بدوێنین حاجی ئێوە ئەبینین کە لە پاڵ زەویەکانە خانوو هەیە ئەم زەویانەش دابش ئەم خانوانش دابەشەکرێ وەکو زەویەکانی و خانووەکان ئەمێنێتەوە وەڵای دابش نەکراوە زەویەکان تاپۆ نەکراوە بەس خانەکان تاپۆ کراوە ئێمە داواکاریمان ئەوەیە کە ئەو عەرزانە هەیە لە شان خۆمانە هەر یەک ماڵی ئینی وایە دوو عەرزی کڕیوە هی عەرزێکی کڕیوە لە دامای و فەقیری ئینجا داوایمان ئەوەیە تاپۆی کەن بۆمان ئینجا ناڕازین ئێمە وەکو موچەخۆر ئێستا بێ ئێمە پارەمان پێدا بێتە شان ماڵمان 70-80 ماڵ 200 ماڵ زیاوەیە 200 ماڵی نوێ خەڵک نەیزانیە داواکاریمان ئەوەیە ئەو عەرزانە کە کڕیمانە تاپۆی کەن بۆمان ئەمجاوە پارەش کڕیمانە لە فەقیری و دامایی کڕیمانە نرخی زەویەکان چەنە حاج وەڵای قوربانگیان ئەو عانە ئێمە کڕیمانە هەیە 8 گڵای نووی پێداوە هەیە 10 گڵای پێداوە هەیە 20 گڵای پێداوە هەیە 30 پێداوە هەیە 40 پێداوە ئیتر ئاوایە هەیە 50 پێداوە ئەو خەڵکە لە دامای فەقیری هاتۆ سەعیدە